إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. مەجلیسەکەمان ئەگوێزینەوە و ئەچین بۆ شاری مەدینە و بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. عەبدوڕەحمانی کوڕی جوبەیر بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ لە خزمەت خۆشەویستا بووین، پیاوێکی پیر برۆکانی سپی بوون و هاتوونە خوارەوە بەسەر چاویە، پشتی چەما بوویەوە و هاتە خزمەت خۆشەویست. پرسیارێکی سەیری لە خۆشەویست کرد، وتی خۆشەویست ئەگەر کەسێک پیاوێک هەرچی جۆری گوناها کردبێتی لم يترك داجة ولا حاجة إلا أتاها، هەرچی جۆرێک لە جۆرەکانی عصیان هەیە هەر هەمووی کردبێ، لو قسمت خطيئته على أهل الأرض لأوبقتهم، ئەوەندەی گوناه کردووە ئەگەر تەوزیع کرێ بەسەر ئەهلی زەوی هەر هەمویان ئەفەوتێنەوە بە هیلاکیانە ئەبە. ئەلەه من تەوبە، ئەم پیاوەی ئەم هەمە گوناهەی کردووە ئایا ئەتوانێت تەوبە بکات و بگەڕێتەوە خوا عەفویەکە؟ خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم فەرمووی هەل ئەسلەمتە، تۆ ئیمانت هێناوە؟ فەرمووی پیاوە پیرەکە ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. خۆشەویستمان ڕێنمایەکی زۆر گەورەی کرد، فەرمووی تفعل الخيرات وتترك السيئات فيجعلهن الله كلهن خيرات. دەستکە بە خەیر و خێرات کردن واز لە سەیئات و خراپە بێنە، خوا جەل جەلالوه هەموو ئەو خراپانەی کە تەقسیمی کەی زەوی ئەفەوتێنێ هەمووی ئەکاتە حەسەنات و چاکە بۆ تۆ. ئەمە دەرگایەکی ڕەحمەتی زۆر گەورەی ڕەب العالەمینە کە کەسی عاسی ئەگەڕێتەوە و تەوبە ئەکا، نە لێ خۆش ئەبێ، لێ خۆش ئەبێت و خراپەکانیشی بە چاکە بۆ ئەنووسرێ. زۆر گوناه هەیە ئینسان زۆر لێ ئەترسێ لە ڕۆژی قیامەتە سەیرەکات ئەوەی بە حەسەنە بۆ نووسراوە، بە چاکە بۆ نووسراوە، لەبەر ئەو تەوبە سادیقانەی کە لە دڵیەوە دەرچووە لەبەر خاتی خوا کردوێتی. کابرای پیرە ڕووی کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، وتی غەدری زۆرم کردووە، فجووری زۆرم کردووە، تەجاوزاتم زۆر کردووە. فەرمووی هەموویان هیچ شتێک بەسەر تۆ نامێنێ، پاک و ساف و بێگرد ئەبیتەوە. ئێمە لە بەردەم مانگێکی زۆر پیرۆزە، وەستاوین و بە زمانی بەڕۆژووەوە چۆن تەوبە بکەین، چۆن بگەڕێنەوە لای خوا جەل جەلالوه. خۆشەویستانم، یەکێک لە سونەتە زۆر فەرامۆشەکان نوێژی تەوبەیە. نوێژی تەوبە ئینسانی ئیماندار هەر گوناهێکی کرد لەناو هەر مەجلیسێک، نەزەرێکت توش بوو، لە مۆبایلەکەت سەیرێکی حەرامت کرد، غیبەتی مسلمانێکت کرد، غیبەتی مسلمانێک کرا و تۆ بێدەنگ بووی، هەر جۆرە شتێکت کرد بە پەلە فریاکەوە، دەست نوێژێکی جوان دوڕکات نوێژ
خيالت نروى رب العالمين إلا لو قناهت أبوريه. علماء فرمون دو جور توبة هي إنسان بيوست بيكا توبة كبردوام قناهية الريتو أيكا روجانو مانقانا بيوستي بالتوبة هي توبة عمري شيء توبة عمر أويا أي جنجو بير دزنوجي جوان بقرا ودور كانوي سنتي توبك خوايا لو روجي بالغ بم هتا أمره هر قناهكم كرت ئاشکرا پەنهان گەورە بچووک زانیم نەمزانی خوای لە گوناهی هەر هەمووی ببوورە بەدڵ ئەم پاڕانەوە بکە با ڕەب العالەمین پاکت کاتەوە پاک مانگی ڕەمەزان مانگی پاکبوونەوەیەکی زۆر گەورەیە ئێمەی موسڵمان لە بەردەم ڕەحمەتێکی زۆر گەورەین کە لەسەر جەم گوناهەکانمان ئەبوورێ پێویستە هەر هەمومان تەوبەیەکی زۆر سادقانەمان کردبێت لە مانگە خۆمان دابێتە بەر هەتاوی ڕەحمەتی ڕەب العالەمین ڕەحمەتی خوا جەلە جەلالوه زۆر گەورە و فرەیە ئەو تەوازونانەی ئەو میزانانەی کە خوا دایناوە بۆ گوناهکاران ئێمە نازانین مامەڵەی لەگەڵا بکەین ئەو گوناهانەی کە کەڵەکە بووە بەسەر خەڵکی موسڵمانەوە ئێمەی موسڵمان نازانین چۆن مامەڵە لەگەڵ عاسیە بکەین لەگەڵ گوناهبارە بکەین بۆیە زۆر کات ئێمە ئەبینە هاوکاری شەیطان بۆ دەرکردنی عاسیەکان دوورخستنەوەیان لە مزگەوت و ئەهلی دین گوناه چیت کردووە تەسەوورکەن شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ ئێوەی ئەهلی مزگەوت نییە بۆ کەسێکی زیناکارە بۆ کەسێکی فاحیشەکارە بۆ کەسێکی دزە أفرمي شفاعتي لأهل الكبائر من أمتي شفاعتي من بو أو كساني قناهي قوريان كردوا أما نيتر بالرحمة إخوة همويا نسلنا وبهشتوا إما تشون ما ملا أكين لقال عاصية هميشا عاصي زور بسوك سير أكين ببسوك سيري أكين كأنما خو من زور نزيهين هندي كسكو بنوا لو ما يكسي كان كركا قناهي كردو سيدنا عيسى فرمووی با کەسێ لۆمەیکە کە خۆی هیچ گوناهی نەکردبێ ئاخر ئێمەی زمان ڕەشی دەست ڕەشی چاوڕەش بە گوناه یەن لۆمەی کەسێک ئەکەن کە گوناهێکی کردووە خوا ئەوی ئاشکر ئەکردووە لە گوناهەکە ئێمەی شاردووەتەوە وا ئەزانین ئێمە نەزیه و پاکین کاتێکەوە لەسەر ئەو کەسانە ئەدوێن یا قسە ئەکەین کەوا خەتابارن و گوناهبارن زۆر کات ئەبێت وەکو عەطاء الله سەکەندەری ئەفەرمێ ئەگەر بێت و گوناهێکەیت و گوناهەکە تووشی زیلەتت کە لە بەردەم خوایە خۆت زەلیلکەی پەشیمان بی چاو شۆڕبی لە بەردەم ڕەب العالەمینە ڕوت نەیە چاوەکانە بەرزکەیتەوە زۆر باشترە لە تاعەتێکە بیکەیت و لوتە پێ بەرز بێ و تەکەبوری پێ بکەیت ئێمە هەمووشە غڕوڕێک تووشمان بووە ئەهلی مزگەوت ئەهلی دین ئەهلی خواناسی پێمان وایە ئێمە خەڵکی بەهشت و خەڵکی دەرەوە هەمووی خەڵکی جەهەنەم یان لە بینی یەکترە ئەگەر کەسێکمان عەسیانی کرد ئیتر هاوکاری نین هەموومان ئەمانەیە بیشکێنین سەیری میزانی خوا ناکەین بە میزانی خۆمان ئەپێوین میزانی عەبدەکان زۆر جیاوازە لە میزانی خوا جاری وا هەیە کەسێک پیرە بێت ماڵ و مناڵی نایانەوێ ئەوەندە پیرە بێ رب العالمين بي الله أي بير مترسا أجر كسيش توي نوي من توم أوي تو عبدي خوم دروسم كردوي كسيك عصيانك إما أمانة دري كين بلام رب العالمين دستكاني شو رجوالاك أبوي توبكاتو بقرته شن رجيب ودا أن أبوي عفويك يكي للرجا كان مانجر رمضان يكي للرجا كان يجي جماعته یەکی لە ڕێیەکان ئاوەدانی دڵیەتی لەگەڵ مزگەوتە ئێمە ئەبێ مامەڵەمان بگۆڕین لەگەڵ دۆستەکانمانە لەگەڵ براکانمانە بزانین چۆن مامەڵە لەگەڵ کەسی گوناهبارە ئەکەین جاری وا هەیە لە ڕۆژی قیامەتە عەبدێک خەسمی تۆیە شکاتێ لێ ئەکا لای ڕەب العالەمین چی جواب بدەیتەوە پەروەردگارە گوناهێکم کرد ئەم عەبدەیەکێک بوو لەو عەبدانەی کە منی فەزەح کرد لەناو خەلائقە باسی کردم قسەی لەسەر کردم منی دوور خستەوە لە تۆ کردارەکار و زمانی ئێمە و ڕەوشتی ئێمە هەندێک جار دوورخەرەوەیە بۆ خەڵک ئومەتی ئیسلامی
لە دوای ئەوەی سڵتە و سەڵتەنەتی خۆی لە دەست داوە حەضارەتەکەی بەرەو دوایەتەوە بەهۆی ئێمەوە. ئەگەر نا کێ هەیە جوانیەکانی ئیسلامی پێ خۆش نەبێ؟ کافر و بێدینیش بێنە جوانیەکانی ئیسلامی پێ قبوڵە. ئەوە ئێمەین ئیسلاممان ناشیرین کردووە، ئەوەی ئێمەین پاڵمان بە عاسیەکانەوە ناوە دوورمان خسوونەتەوە. پێویستە بە جۆرێکی تر مامەڵەکەین. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، خەلیفەی دووەمی موسڵمانان فاڕوق، هاوڵێکی هەبوو زۆر یەکتریان خۆشەویست. هاوڵەکەی دەستی کرد بە عارە خواردنەوە دوور کەوتو. ئەبێ سەیدنا عومەر چی لێ بکە؟ چۆن تەمەیکە؟ ئاخر تۆ ڕەفیقی ئیمامی عومەری چۆن بەو شێوازە ئەکەی؟ وتی ئەرێ ڕەفیقەکەم دۆستەکەم نابینم فترەیەکە. وتیان قوربان فەوتە ڕۆژ عارەقە خواتەوە دوور کەوتۆتەوە لە دین. وتی ئەوە ئیمانی کز بووە، شەیطان زۆری بۆ هێناوە. نامە یەکەمی بۆ نووسی براکەم واز لە شەیطان بێنە وەرەوە بۆ لام، گوێ پێ نەدا. دووهەم، سێهەم، چوارەم چەندین نامەی بۆ نارد و چەندین ئاەتی جوانی قورئان تیا نووسی بگەڕێەوە بۆ لام براکەم، هەتا وای لێ کرد قەناعەتی پێ بکە بگەڕێت. ئێمەی خەڵکی موسڵمان و ئیسلامی لە کوردستانە خەڵکمان لێ زیادە، هەرکە گوناهێکە دەریەکەی. بەینەما ئەوە ئادابی شەریعەتەوە، ئەوە حەضارەتی ئیسلامیە. ئەو کەسی کە گوناهەکە بە زۆر ئەبێ بیژێڕیتەوە. قەت نەکەی زوڵم لە براکەتکەی لە مەسەلەی گوناهە. واللهی زۆر کات زوڵم لە براکەتەکەی لە مەسەلەی گوناهە، هەمان گوناه خۆتی تێ ئەکەویتەوە کە زوڵمت لە براکەت کردووە. المسلم أخو المسلم لا يظلمه. تۆ براکەتی زوڵمی لێ ناکەی، ئەبەد بە سوک سەیری ناکەی، تحقیری ناکەی، گاڵتەی پێ ناکەی. مەهمان کان کەوتبێ، مهما كان لەگەوزاوی گوناها کەوتبێ. خۆشەویستانم ئەم زەمەنە زەمەنی فتنەیەکی زۆر گەورەیە. مەوجەدا فتنە بە هەموو لایەکە، ئەنواع شەهەوات ڕووی تێکردوین. ئەلەم کاتی شەهەواتە پێویستمان بە دەستگیرکردنی یەکتر هەیە، هەستانەوەی یەکتر هەیە، نەک پاڵنان بە یەکترەوە بەرەو دۆزەخ. ئێمە ئومەتێکین ئەگەر لە سەرەمەرگا بێت چۆن خۆشەویستمان لە سەرەمەرگا ئەچۆ سەر کەسێکی مشریک و هەوڵی ئەدا هەر چۆنێ بێ یەک کەلیمە بڵێ لا ئیلاهە ئیلڵڵاه بڵێک بۆی لە بەردەم ڕەب العالەمینە حوجەیەکی بەدەستەوە بێ شەفاعەتی بۆ بکە. ئێمە ئومەتێکین خۆشەویستمان ئەفەرمێ من تون پشتیوانەکەم گرتون بۆی نەچنە ناو ئاگەر، نەک خواخوامان بێ کەسێک پێی بلەقێ و بکە. بیرکەنەوە لە تۆڕەکانی کۆمەڵایەتیە چی ئەگوزر؟ زەمنێکە هەمومان بە دوای عەیبا وێڵین. خواخوامانە تەسەوڕ کە جارێک بە دۆستێکم وتم ئەو گۆڤارێکەوە دەری ئەەکەیت، عنوانی زۆر قەڵب و بێ کەڵکی تیا، بە کەڵکی ئەم میلەتە نایە، فڵانە کەس ئەوەی کرد و فڵان. وتم هەر عەیبە ئەو شتانە بنووسی. وتی مامۆسای گەورە خەڵک ئەوە نەکەی نایخوێنێتەوە. وتی وەرە بنووسە بزانە فڵانە مەسئول چی کردووە، هەموو خەڵکە چه سەیری ئەکا، گۆڤارەکەم ئەفرۆش کە ئەو پارەکە حرامە. ئێمە فێر بووین یان شەیاطین لە ئینس و جین فێریان کردین، یان دەستی کوفر ئێمەی وا لێ کردووە کە پەلاماری یەکتر بدەین، گۆشتی یەکتر ئەخۆین. خواخوای ئەوەمانە عەیبی کەسێک دەرکەوێت و حایە بەرین، دڵخۆشە بین، باسی ئەکەین لە مەجالیسە. ئەبێت چەندمان مفلیس دەرچین لە ڕۆژی قیامەتە لەبەر ئەوەی براکانمان هەموو شکاندووە. ئیمامی ئەحمەد ڕۆژێکیان لەناو تەڵەبەکانیان فەرمووی وەڵڵاهی ئەوانەی کە لەسەر فتنەی خەڵقی قورئان گرتمیان عەزیەتیان دام لێیان دام هەموویانم ئازاد کرد. وتیان قوربان بۆ ئازادت کردن؟ ئاخر ئەوانە زوڵمیان لێ کردی. فەرمووی وماذا ينفعك إذ عذب الله أخاك المسلم بسببك. تۆ چه سوودێک وەرئەگری ئەگەر خوا براکەی تۆ عقوبە بدا بەهۆی تۆوە؟ بۆیە ئەگەر کەسێ حتا زوڵمی لێ کردی لە تۆی کردبوو گوناهەکە بەرامبەر بە تۆ عەفوی کە، ئازادی کە، لەعەلە خوای گەورە ئازادە ئەکە. لە ڕۆژی قیامەتە یەکێک لەو کەسانەی کە دێت هیچ جۆرە چاکەیەکی نییە، هیچ باشەیەکی نییە،
هاوارەکە بە مەلائیکە کورە بە ڕەب العالەمین من یەک چاکەم هەیە یەک چاکە بەس بێمە دەرەوە لە جەهەنەمە بە ڕەب العالەمینی بڵێم هاوارەکان ئەی ئەهلی جەهەنەم کێ چاکەیەکی هەیە بەخوای گەورە عەفویکە ئەڵێ یەک چاکەم هەیە کە ئیهێنە دەرەوە ئەڵێ پەروەردگارە حەقی فڵان و فڵان و فڵانم لەسەر بوو لەبەر خاتی تۆ عەفوم کردن من بەو بێدەسەڵاتی خۆم عەفوم کردن ئێستا بەم دەسەڵاتە گەورەوە هاتوومەتە حوزوری تۆ یا ئیلاهی چیم لێ ئەکەی ڕەب العالەمین لەسەر ئەم کەلیمە عەفویەکە لەسەر ئەم لێبوردەیە بەرامبەر بە خەڵک عەفوی ئەکا گەورە پیاوانمان چۆن مامەڵەیان ئەکرد لەگەڵ کەسێکە کە زوڵمی لەگەڵا ئەکردن جارێکیان سەیدنا ئیمامی نەوەوی لە مەجلیسا دانیشت بوو دەزێک خۆی کرد بە ناو مزگەوتە گەڕا ناو مزگەوت هیچی دەست نەکەوت بیدزێ ئیمامیش سەری نەوی کرد بوو خەریکی زیکر خوێندن بوو پەلاماری مێزەرەکەی دا و فڕاندی و ڕای کرد ئیمامی نەوەوی فەقیهی گەورەی ئەم ئومەتە چی کرد ڕای کرد بە دوایە ڕای کرد هەتا لە سووچێکە بینی هاواری لێ کرد فەرمووی مەلەکتوکە ئیاها فەقل قەبلت کابرا نەیبیست و ڕای کرد هەم ڕای کردەوە بە دوایە ئەو مێزەرەیەم کردە پێشکەشی تۆ بڵێ قبوڵم کرد کردمە مڵکی تۆ خۆت خاوەنیت وتیانە ئیمان بۆ ئەمەت کرد تی وەڵڵاهی پێم شەرم بوو لەسەر پەڕۆیەک خوا عقوبەی عەبدێ لە عەبدەکانی بدە ئەمە حەزارەتی ئیسلامیە ئەمە گەورەی دینە کێ زوڵمی لێ کردووی لەبەر خاتی خوا عەفویکە کێ گەردنی کێ ڕۆژێ لە ڕۆژان غەیبەتی کردووی گەردنی ئازاکە ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئومەتێکین لە پێناو یەکترە وەک یەک ئەژین سەیری ئەمڕۆ مەکە تەفرەقەمان تایە هەر یەکەی نەوع و ڕەنگ و شکڵێکمان هەڵگرتووە بەخوا خۆشەویستمان ئەفەرمێ ئاوا چۆن پەنجەکان ئەچن بەناو یەکە چۆن بینایەک بەردەکانی یەکتر تەواو ئەکەن ئەبەو شێوازە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەکتر تەواو ئەکەن کورێ ئێمە ئومەتێکین ئەگەر لەو پەڕی دنیا کەسێکی ڕەشپێست زمانی لە من جیا کولتوری لە من جیا شوێنی لە من جیا ڕەنگی لە من جیا مسلمانێک ئەگەر لەو پەڕی دنیا ئازارێ بچەژێت دڵم ئازار ئەکە ئەی چۆن لەگەڵ براکەی خۆمە لە پەنای خۆمە هاو زمانی خۆمە بێم حەسادەتی پێ بەرامبەر بەرم بێم بیشکێنم بێم بێ عسیانێکی کرد گەورەی کەم لەسەری ئێمە چۆن ڕەب العالەمین بە ڕەحمە بەرامبەرمان بۆ ئەوەی بەر ئەو ڕەحمەکەوین ئەبێ ڕەحم لەگەڵ یەکترا بکەین ارحموا من في الأرض يرحمكم من في السماء بخوا أجر رحم لقل يكترا نكين رحم أيوما دزجير نابي كتايو تاركم أسمى خزمت إمام أبو حنيفة رضا ورحمة خايل إمام أبو حنيفة دراوسيكي هبو جنجك شوان والرجان إمامي هراسان كردو قراني أود بدنجي زور برز تەپڵی لێ ئەدا بەدەنگی زۆر بەرز دەنگەکە ئەهاتە ناو ماڵی ئیمام ئەبوو حەنیفەوە لە گۆرانەکە هاواری ئەکرد ئەضاعونی فەئەیە فەتەن ئەضاعو زوو ئەم کەلیمەی دووبارە ئەکردەوە منیان لە یاد کرد ئاگایان لە من نەما منیان فەوتان ئەی هاوار چ گەنجێکیان فەوتان ئەم گۆرانەیە بۆ کچانەوت ئاگایان لە من نییە چ گەنجێکی چاکم بۆیە ئەوە منیان فەرامۆش کردەوە لەم شوێنە چەند ڕۆژێک ئیمام گوێ ئەگەر گوێ لە دەنگی ئەم گەنجە نییە گۆرانەکانی ناڵێ چوو تەقەیە لە دەرگای ماڵەکەیان گوێم لە ئاوازی دراوسەکەم نییە خەیرە وتیان ئەی ئیمام وەڵڵاهی شوڕتە هاتووە گرتویان ئیمام ئەبوو حەنیفە شەیخی گەورە و قاضی قوڵاتی ئەو زەمانە خۆی بە پێی خۆی بەڕێکەوت بەرەو سجن لە کام سجنە فڵان هاتووم ئەم گەنجەم بۆ بەربەن هاتووم ئەمە کەفیلی ئەم گەنجە چی کردووە بابن بۆی جێبەجێکەم چی غەڵەتی کردووە بۆی ئەبژێرم وتیان وەڵڵاهی قوربان هەر ئەوەی دراوسێ و شتە هەراسان ئەکە گۆرانی ئەڵێ وتی قەیناکە ئەو دراوسێ منە من خۆم شکاتی لێ ناکەم بابێتەوە بە دراوسەکانی تر ئەڵێم عەفویکەن بوو بە کەفیلی و دەری کرد ڕووی کردە گەنجەکە پێوەدی یا فەتە هەل ئەضعناک وا تەسەوەرەکەی ئێمە تۆمان فەرامۆش کردەوە قەت فەرامۆش ناکەن وەرەوە ئەبەم شێوازە ئەم گەنجە عاسیە هێنایە و گەڕانیەوە دوای ئەمە ئەم گەنجە عاسیە ئیتر بە هیچ شێوازی دراوسەکانی خۆی هەراسان نەئەکرد کە پیاوێکی گەورەی ئاوا دراوسێتی ئێمە ئیماندار پێویستمان بە دەستگرتنی یەکتر هەیە
پێویستمان بەوەیە چۆن خوا ڕەحممان پێ ئەکا ڕەحم بە یەکترکەین هەرچی کافری دنیای لەسەرمان کۆبووەتەوە خەریکە ئەمان خۆن وەکو قسعەیەک چۆن پەلامار ئەدرێ ئەوە پەلامارمان ئەدەن هیچ کاتێک نەبوو کافر ئاوایەکیان گرتوێ بەرامبەر بە ئومەتی ئیسلام بوزیەک بێنە یەهودیەک بێنە نەسارایە بێنە مەجووسێ بێنە هەر هەموو کۆکن لەسەرەوەی لە ئومەتی ئیسلامی بدەن ئێمەش خۆمان لە خۆمان ئەدەین گەنجەکانمان ئەتارێنین ئەتۆرێنین ئێمە پێویستمان بەوەی هەمومان پێکەوە بەخوا ئەبێ عاسیەکت بینی لە گەڕەکەکە تا شەو هەڵسی شەو نوێژکەی خوا ئەم عاسیە فەسحە کردووە لە ناو عەبدەکانە یا ئیلاهی داوات لێ ئەەکەم بە گەورەی خۆت هیدایەتی بدە بەخوا گەنجێکی لا ڕێت بینی بەسەر جێ ئەدەیەکە ڕۆژ ئەبێ لە پێناوی ئەوە لە یەکێک لە سوژدەکانە هاوارە بردوێ بۆ عەرش تا ڕەبی عەرش هیدایەتی بدە ئێمە ئومەتێکی بەو شێوازە مامەڵ لەگەڵ یەکترا ئەکەین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت تو گەورەی خۆت خوایە لە سەرجەم گوناهەکانمان ببورە خوایە گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کرد یا ئیلاهی گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کرد خوایە ڕەحمەتی تۆ زۆر فرە و گەورەیە یا ئیلاهی ئێمە بێبەش مەکە لە ڕەحمەتی خۆت یا ڕەب العالەمین خوایە داوات لێ ئەکەین گەنجەکانمان هیدایەت بدە خوایە داوات لێ ئەکەین گونەهبارانی ئەم وڵاتەی ئێمە هیدایەت بدە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین ئەوانەی مبتەلا بوون بەدەست گوناهەکانیانەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هیدایەتیان بدە خوایە هیدایەتی ئافرەتانمان بدە حیجاب لە دڵیان ئاشیرین بکە خوایە هیدایەتی گەنجەکانمان بدە لە خراپەکاری دووریان خەرەوە یا ڕەب العالەمین خوایە وڵاتی ئێمە داگیر کراوە بەدەست کافران و بێدینانەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕزگارمان کە یا ڕەبی خوایە زۆر پیاوی گەورە لەم وڵات و نیشتیمانەی ئێمە هەڵکەوتووە خوایە داوات لێ ئەکەین پیاوی گەورە و کەسی گەورە و وەلیەکانی خۆت لەم وڵاتی ئێمە مەبڕە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی خۆشەویستانمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە لە گوناهی دراوسێکانمان ببورە یا ئیلاهی لە گوناهی خێزان و مناڵمان ببورە لە گوناهی براو خوشەکانمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی مردوەکانمان ببورە ئیلاهی مردوویەکی زۆرمان هەن لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەروەردگارە تو خۆت ئەزانی بێکەسن کەس نییە دوعایان بۆ بکە ئێمە لەم مینبەرەی خۆشەویستەوە دوعایان بۆ ئەکەین یا ئیلاهی لێیان خۆش بە یا ڕەب العالەمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە ئەم ڕەمەزانە بکە ڕەمەزانی خێر بەسەر ئەم ئومەتە بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە گیان ئێمە تەوبە ئەکەین بە تەوبەکان داوای بارانی ڕەحمەتی لێ ئەکەین یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئولفەت لە بەینی دڵی موسڵمانانە دروستکە یا ڕەب العالەمین خوایە لەم مینبەرەوە سڵاوی خۆمان ئەگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إلهي داوال لي أكن يكك نوما لخزمتي بأن يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكن لم دنيا درمان مكب إيمان ونبي لم دنيا درمان مكب شاية مان ونبي إلهي لمن قبولك إلهي لمن راضيبا إلهي أم عبدان الريان كوتا أم ماليتو بزماني بالرجوة پروردگار بخوا أم عبدان السجدة نابن بوتو نبي سري برزيان نبينا كان لسجدة تنها بوتو نبي ديا إلهي دعاك أن ينجيراك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين وشوي سكام ميزان خوای جل جلاله رحمتش فرە گەورن گر گوناهکاری گێرەوە شەوێنە گوناهش کردە بۆ ڕۆنە کردە بۆش بە ئاشکرا کردە بۆش
کەسی نەزانا بۆ کردە بۆش جە گوناهەکەش ئەوەش بۆ عەفو شاکەرەوە. ئێمە فرە و کاتی زوڵم کەرمێ ئا کەسا کە گوناهبارن، فرە و کاتی هەن کەسێوە کە تاعەتش هەن، خواناسیش هەن، هیچ ئومێدێوە نییە پانەیە کە ئایندەش چەنین بوو و ئا کەسێکە کە گوناهبارە هیچ زەمانەتێوە نییە ئایندەش هەر گوناهباری بوو. ڕەنگە تەوبە کەرە و گێڵەوە تەوبێەوە فرە سادقانە ئاڵگن و وەڵێ فرە و کەسی ئاڵگن و فرە وەڵێ فرە و مەلایە فرە و داعی و بانخوازە. یۆ چاچێەوە فرە مهمە کە صیفەتێوە گەورەن ئومەتی ئیسلامینە خەریکا مەمەن و بریتیا جە شارتەکە عیبەی شارتەیە و عیبەکە یەکتری هەریۆ جە ئێمە پەڕ عیبێن مێ خوای شارتێن مێوە کە عیبێ براکەڵ دی باسش نەکەری شارەشۆ سینەڵ کەرە بە قەبرە و ئەسرار و خەڵکی فرماوە من ستر عيبا لأخيه المسلم ستره الله في الدنيا والآخرة. بخوا عيب مسلمان وشاريو خوا چی دنیا و چو دنیا شاروتو قرد ما ينامد لفتنين وشويس فرماوه فتنة الرجل في أهله وماله وجاره تاقي كرنو إنسان مسلماني امتحانش أهلو زارو الله وخيزانش بوبا امتحان بيج مالو سرطو سامان امتحانا هام ساكو امتحانا فروكاتي أشي امتحانا قني يا درجة كماري درجة قراري إلهي هن كبر بشي فرماوه تكفرها الصلاة والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر. يرد شيء باب السبب أني خواجه قناها كالوجه إنما كان كعلماء فرماوا عبادة بدنيا كاكرو صدقة يعني عبادة مالية كيل شاني أنا هر خرابي والدي رجريش نكري هر خاصي والسينة النبي بخش كري وديش بخلقي رنجا أكسيكتو بسوق تماشش كرينا وسترو قناها كيج مكري رقيابتنا وبخصم وتو شكات الكرو لرب العالمين پروردگارا من گناهم بدزی کرد فلان کذبی بسبب آن حیام بشو آشکراش کرد اما اینامی مانگا و رمضانینا پیویس ما پانن یکتری شارمی و پیویس ما پانن دستو یکتری گیرمی یکتری بارمی برو مزگی رفیقی والهن همسی والهن دوسی والهن گنجی والهن روش نکردن مزگی اشم شونماش پیکری تاباریش پی مزگی سجدنا دعاش پیکری تاباریش دز باری سرشل تاباریش والتر الصحوة إسلامي ورابون إسلامي فربق قوت به وكاركش أنا بخلق خمو ديني وري يسجل ما بشتي ما كردينه أجمع هرمانو ملايانو ملايز وش بشتي شا كردينه حقيقتنا هرمانو قد أمته بيغمبر أخوانا صلى الله عليه وسلم أشم أقام جاك تريبو نازم الشيطان براكاما مارو قد ما خريكي بمي يكتري وربزن ميوا لعل رب العالمين قد أمتي ورمزنوا خواهي كان دواوانا كلمة بنامي رحمتي باسمي عظمي رحمته بركة مجمل مارو تنما راضي بو إن رمضان ما تني قبول كره وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمكم